بەڵێ بابا. سیروان کوڕەکەم بابە وەلە چی؟ لە دەورەم بابا. ئەو دەورە شتانە چێت و دەیکەی ئەتوش چی هەڵمەتی برات هەر لە دویشی قۆڕقۆڕ دەگەڕێ. بابا سەعاتە چکە تەواو دەبووم. کوڕی خۆ مۆڵەتی وەرگرا ئیشمان یەکجار زۆرە بابەکەی من. بابا ناتانم مۆڵەت وەگرم لە عەزف زەماعیمە ناتانم. کوڕم ڕەنگی ئەوگەنەوەوی دروست دەکەن ها وەچی پێم گوتی ئیشمان زۆرە دەی. ئیشی چ؟ بڕاتە زووە بڕۆ دەوازینی ئەو مریشکانە بارکە لۆ زۆڕەشی بەدەی یەڵا. ئی بابا سەلامی مام میلێنیە دی؟ کوڕەکەی خۆم لۆ تێناگەی. مەسەلە کەسی قەنیە ئەوڕۆ لە سەردەمەک دەژین هەموو شتێک پارەیە پارە دە تێبگاستە زوو بڕۆ. یعنی بابا ئەتووەت لە هاسی قەت بە سەلامی مامیشم نەبی؟ وەچی پێتم گوە قسەی زیاد مەکە هەستا هەتە زووە زوو بڕدەی. باشە باش با تەواو بم دێم. کاک عادل باشی براکەم ئەوە پارەکە حازر ئێستا لە بۆتی دەین باش نانە هەر ئێستا دێم باش. بەڵێ من پیاوێک بووم هەموو خۆشی ئەو دنیایم لە پارەوە دەدیت کەیفم بە ئینسانی هەژار هەر نەدەهات کەچی هەڵمەتی کوڕم سوور بوو لەسەرەوەی کە ئەو کچە هەژارە بکاتە هاوسەری خۆی بەڵام ئەمن زۆر پێ ناڕەحەت بووم بۆیە ڕۆژێک کڵای بابرد و کەوتوین هیچ ئاکامێکی نییە و خۆشەویستیەمان. نازڵیەوە ئاگات لە خۆیت دەرەی بەدی کڵای بابرد و کەتینە چی بڵێ؟ نازڵیە تو نازانێ من چەند عاشقتم چەندم خۆش دەوێی نازڵی ئەگەرە تو واز لە من بینیە من دەمرم بڕواتە بێ خۆم دەکوژم. ئەو قسانە مەکە ئەو قسانە مەکە هەڵمەت تۆ زۆر لەوانە بەهێزتری ئەو بۆ ئینسانی لاواز دەبێت. ئینسانی لاواز آخر نازڵی ئازاری عەشق هەندەکەم نییە ئەمن ناتوانم بێت و بژیم تێم دەگەی یان نا؟ تێدەگەم بەس ئەوە ڕێگەی نییە. ڕێگەی نییە؟ آخر خوایە من چەم کردیە؟ بەستە هەڵمەت ناشکری مەکە حتمەن خوا حکمەتێکی تێدایە باشتر لە من و تۆ دەزانێت چییە. خوایە یەک کەسم خۆش ویست یانی یەک کەسم خۆش دەوێ خوایە ناتانم بیکەمە خێزانی خۆشم. بەسە هەڵمەت ئەوەندە ناشکری مەکە خوایە تۆبە. کاک فارس بەڵێ دۆزیمەوە لە پارکەکەی جارانی دە باشە زۆرە درێگ مەکەوە خوا لەگەڵ.